دیداری گۆڕانخوازان هەوڵێکی ڕەشدا بۆ بەهێزکردنەوەی پەیکەرەی ڕێکخراوەیی و ڕێخستنەوەی گۆڕانخوازان. هاوکات پرۆژەیەکی گشتگیرە بە ئیرادە و بڕوابەخوو بوونێکی بەهێزەوە خۆ ئامادەکردنە بۆ کۆنفرانسی گشتی و دانانی بەرنامە و استراتیژێکی پێویست بۆ ئەو ئەگەر و پێشاتانەی لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان ڕۆدەن. پاشەکشەی کاتی بزوتنەوەی گۆڕان بە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانەوە دیارە، لە واقعیشدا دەرکەوت بە دیلی گۆڕان هەر گۆڕانە. بۆیە ئێستاش درەنگ نەبووە بۆ گۆڕین، درەنگ نەبووە بۆ بەدەستهێنانەوەی متمانە و پشتبەستن بە خەڵکی خۆمان. ئێمە بۆ ئەو ئاڵنگاریە ئامادەین و نەفەس درێژ و ئارامین. لەم دیدارە جەماوەریەدا چەند بڕیار و ڕاستپاردەیەک لەلایەن گۆڕانخوازانەوە گەڵاڵەکرا کە وەک هەنگاوی کردداری بۆ داهاتووی نزیکی بزوتنەوەی گۆڕان کاریان لەسەر دەکات و هەوڵی بەدیهێنانیان دەدات. لەوانە یەکەم، خۆ ئامادەکردن بۆ بەستنی کۆنفرانسی گشتی لە ژێر چاودێری و ڕێنمایەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردەکانی عێراق. دووەم، بە سەرپەرشتی بەڕێز دانا ئەحمەد مەجید لیژنەیەکی تایبەت پێک دەهێنرێ بۆ کۆکردنەوە و بژارکردنی باری سەرنج و پێشنیاز و بۆچوونی هەڵسوڕاوان و گۆڕانخوازان بە مەبەستی گوێلێگرتن و بە هەندوەرگرتنی ئاڕای ئۆرگانەکان و کە بۆ ڕێخستنەوەی چوارچێوەی کاری ڕێکخراوەیی و گۆڕانکاری پێویستمانە بێت. خاڵی سێەم، داڕشنەوەی نەخشەڕێگای سیاسی و گوتاری سیاسی کە هەڵقوڵاوی داخوازیە ڕەواکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. هیوادارین ئەو هاوڕێیانەوەیان نەوت بێت، چونکە ئێمە هەمومان سامانی مرۆیی ئێمە هی بیناکردنەوەیە، هی تێکدان نییە. دوو تەجروبەی کۆنفرانسمان هەیە بە شایدی هەمووتان ڕای گشتی کوردستان، چ ئەوەی لە 26 چواری ئەم ساڵ کردمان، چ ئەوەی لە 24 پێنجی ئەم ساڵ کردمان، و راپۆرتی فەرمانگەی پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان هەیە کە ئێمە ئەو جیهەتەین ئیلتیزاممان بە قانون، مەبەستم قانونی ژمارە 36 ساڵی 2015 یا پارتە سیاسیەکانی عێراقا، ئیلتیزاممان بە ڕێنمایەکانی کۆمسیۆنەوە کردووە. بە کوردیەکەی ئێمە ئامادەین بۆ کاری سیاسی، ئەوەی پێی وایە یعنی هەلومەرجێکەیە دنیا تاریکە و ڕووناکی تیان نەماوە، ئێمە بەقەت خۆ ڕووناکیە بینی، بەڵام بۆ ئەوە پشتمان بەخوای گەورە، پشتمان بە میلەتەکەمان، پشتمان بە خەڵک، پشتمان بە هاوڕێکانمان، خۆمان ئەوانەی ئەو هاوڕێ بە ڕێزانەی گردەکە هاوڕێیانی تری دەرەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی دیار و بەرپرسیاری ئێمە لە ماڵەکانی خۆیان دانیشتون.